تا دێت بازنەی بایکۆتکردنی نەخۆشخانەکان لە سنووری سلێمانی فراوانتر دەبن. هەروەها چلەی ئیمام حسێنیش کێشە و گرفتی بۆ عومرەکارانی کێسە لە وڵاتی سعودیەن بۆ گەڕانەوەیان دروست کردووەمان و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ئەم جارش 964 ئیشی خۆی کرد و دوای بڵاوکردنەوەی راپۆرتێک لەسەر زبڵخانەی چۆمان هەروەها بۆن و دیمەنە نەشیاوەکەی کاربەدەستانی قەزاکات نەسەرخەت و بڕیاریاندا زبڵخانەکە دابخەن و زبڵەکانیش بگوازنەوە بەوەش ئاهێک بەبەری ژینگەی باڵەکایەتیدا دێتەوە. ئەحمەد بارزان عەلیکۆ قایمقامی قەزای چۆمان بە 964 وت لە ڕۆژی سێشەمەوە هەڵمەتێکی خاوێنکردنەوەی قوبەی گەڵاڵە ئەنجام دەدەن. هەموو ئەو زبڵ و خاشاکەی لەوێ فرێدراوە کۆ دەکرێتەوە و دەگوازرێتەوە بۆ زبڵخانەکەی سۆران. ئیدارەی شارەکە بڕیاریانداوە زبڵخانەی قوبەی گەڵاڵە لە چۆمان دابخەن. چی دیکە ڕێگە نادرێ خۆڵ و خاشاک و پاشماوە لەو شوێنە فڕێ بدرێت. لە سلێمانی و شارەزور و پیرەمەگروم پزیشکانی نیشتەجێی خولا و بایکۆتی دەوامیان کردووە و نەخۆشخانەکانیان جێهێشتووە بەهۆیەوە گرفت بۆ نەخۆشان دروست بووە. لە ڕۆژی پێشەمەوە پزیشکانی نیشتەجێی خولا و بەشێک لە پزیشکانی نیشتەجێی دێرین و پلەبەند بایکۆتی دەوامیان کردووە و هۆکارەکەشی ئەوەیە ئەوان داوا دەکەن پلەکانیان بەرز بکرێتەوە با گوێرەی سۆراغی پامێرەکانی 964 لا نەخۆشخانەی شار لە سلێمانی، نەخۆشخانەی پیرەمەگرون و نەخۆشخانەی شەهید ڕەوبەک لە شارەزور بەهۆی بایکۆتەوە گرفت بۆ نەخۆشەکان دروست بووە و چەند خزمەتگوزاریەک پەکی کەوتووە. بە شێوەیەک لە شارەزور حاڵەتە زۆر بەپەلەکان نەبێت نابینرێن و لە پیرەمەگرون بە تەواوی پەخراوە و لە نەخۆشخانەی شاریش تەنیا پزیشکی پسپۆر دەتوانێت نەخۆش ببینێت. کەمی ڤۆڵتی کارەبا گرفتی بۆ دابشکردنی ئاوی پرۆژەی گۆبتەپە دروست کردووە و بەهۆی دابەزین و لۆدی زۆر لەسەر کارەبا ناتوانن وەک پێویست ئاو دابین بکەن بۆ گوندنشینان. هەڤاڵ جەمال بەڕێوەبەری ئاوی ئاغجەلەر بە 964 وت گرفتی سەرەکی نەبوونی ئاو نییە لە سنوورەکەیان بەڵکو دوورترین گوند لە زەی بچووکەوە تەنیا 5 کیلۆمەتری تەواویش نابێت بەڵام هۆکارەکەی کارەبایە ڕێگرە لەوەی ئاویان پێ بگات. بە قسەی و بەڕێوەبەری ئاو شەو نییە لەگەڵ کارمەندەکانیان دەرنەچن بۆ گوندانە و دانیشتوانەکانیان گلەی و گازندەیان هەیە بەڵام کێشە و کەمی وزەی کارەبا وای کردووە بۆری ئاوەکە بۆ نیوەش پڕ ناکات. ڤۆڵت تێدا دەبەزێت و ماتۆڕەکان کار ناکەن ئەوەش بووە بە هۆکاری پێنەگەیشتنی ئاو. چلەی ئیمام حسێن فڕۆکەی نەهێشتووە تا بچێت بە دوای عومرەکاراندا لە سعودیە و گەشتەکانی هێڵی ئاسمانی عێراقی تا کاتێکی نادیار ڕاگیراوە. بۆ هۆیەشەوە نزیکەی 16,000 عومرەکاری عێراقی کە 2000یان دانیشتووی هەرێمی کوردستان لە سعودیە ماونەتەوە. حەج و عومرەی کوردستان دەڵێ هەر عومرەکارێک دەیەوێ بگەڕێتەوە دەتوانێت لە ڕێگەی ئەو کۆمپانیایی گەشتەکەی ڕێخستووە بە ڕێگای وشکانی بگەڕێتەوە. ڕێگە چارەی دیکەشی داناوە و باسی لەوە کردووە ئەو هاوڵاتیانەی کە نایانەوێت بگەڕێنەوە پێویستە لەسەر کۆمپانیاکە شوێنی حەوانەوە و خواردن و خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکات تاوەکو گەشتە ئاسمانەکان دەست پێ دەکەنەوە. با گوێرەی بڕیارەکە بێت هەر کۆمپانیایەک بە ئەرکی خۆی هەڵنەسێت ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی و کارگەڕی دەبێتەوە و خەرجی ئەو عومرەکارانەی کە لەوێن لەو بڕەپارەیە دەگەڕێنرێتەوە کە وەکو بارمتە داویانە. سەرنجتان ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە هەواڵێکی دڵخۆشکەرە بە نسبەت قەزای تەقتەقەوە ئەم ساڵیش چوارەمین فستیڤاڵی هەنجیر لە تەقتەق بەڕێوە چوو ڕۆژی هەینی کە داتاکانی ئامارەکانی جێگەی دڵخۆشیە بۆ خەڵکی قەزاکە و خەڵکی ئەو سنوورە. ئێوە دەزانن کە تەقتەقیش وەکو بەشێکی تر لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە بەرهەمی هەنجیری شیرین و جوان و تامدار ناسراوە. هەر ئەوە شوای کردووە کە ساڵانە ئەم ساڵیش بۆ چوارەمین جار فێستیڤاڵی گەورەی هەنجیر کە بەرهەمە خۆماڵەکانیشی تیا عەرز دەکەن ساز بکرێت. لە فستیڤاڵەکەدا لە ماوەی یەک ڕۆژدا 10 تۆن هەنجیر فرۆشراوە و 15,000 گەشتیار لە چاو خولی فستیڤاڵەکانی پێشوو زیادی کردووە. ئەمساڵ 25,000 گەشتیار سەردانی تەقتەقیان کردووە بۆ فستیڤاڵە. لە ناویدا بەرهەمە خۆماڵەکانیش نمایش کراوە کە قایمقام بە 964 و قایمقامی تەقتەق هەموو بەرهەمە خۆماڵەکان لە مایە ئەو ڕۆژەدا فرۆشراوە و 10 تۆن هەنجیریش هەر لەو ڕۆژەدا فرۆشراوە. داهاتەکەشی نزیکەی
250 ملیۆن دینار بووە کە ئەمە بۆ تەقتەق داهاتێکی زۆر باش بووە لەبەرەوە هەم ئەو جوتیارانەی کە بەشداریان لە فێستیڤالێکە کردووە هەموو کەسانەشی کە کاری دەستیان بردووە هیچیان نەماوەتەوە هەمووی شکر فڕۆشراوە و هیچیان بۆ نەماوەتەوە لەسەر ئەم فستیڤالە بەردەوام دەبن هەنجیری تەقتەق بەناوبانگە ساڵانە 1000 تۆن بەرهەمی هەیە بۆیە لە فستیڤالەکەشە هیچی لێ نەمایە و هەمووی فڕۆشرا ئەماواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک